$4 ملیۆن ئەمریکی و 88 ملیۆن دۆلاری عێراقی ساختە لە شاری هەولێر دەستی بەسەردا گیرا و پۆلیسی پارێزگاکەش بە گومانی پەیوەندیان بە دۆسیەکە 100 گومان لێکراوی دەست بەسەر کرد. بەپێی ئەو زانیارانەی دەست کورسات نیوز کەوتووە، پۆلیسی هەولێر لە چەندین هەڵمەتدا لە ماوەی دەمانگی ڕابردوودا دەستی گرتووە بەسەر ئەو بڕە زۆرە لە دراوی ساختەکراوی ئەمریکی و عێراقیدا کە هەوڵدراوە لە بازاڕەکاندا ساغ بکرێنەوە. هۆگر عەزیز و تەبێژی پۆلیسی هەولێر بە کورسات نیوزی ڕاگەیاند ماوەیەکە دیاردەی ساختەکردنی دراو لە سنوورەکەیاندا ڕووی لە زیادبوون کردووە، ئەوەش ناچاری کردوون هەڵمەتەکانیان زیاتر بکەن و چاودێری وردیش بخەنە سەر بازاڕەکان. وتەبێژی پۆلیسی هەولێر داوای لە هاوڵاتیان کرد کە زیاتر چاوکراوە بن و لە هەر حاڵەتێک هێزە ئەمنیەکان ئاگادار بکەنەوە و ڕێگە نەدەن تاوان باران بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ یەکلاییکردنەوەی دراوی ساختە بەکاربهێنن. ئاڵوگۆڕکارانی دراو لە بازاڕەکانی شاری هەولێردا ئاماژە بۆ دووبارە بوونەوەی دیاردەی ئاڵوگۆڕی دراوی ساختە دەکەن کە بەرۆکیان دەگرێت. بۆ ئەوی کڕیمان هەتا لێک جیاز کاتەوە پێشان بەڕاستی جیاسە بوو جوازی نەدەکردەوە پارێ تەزویر دەهات زۆر کەس وەری دەگرت سێ وەرەقەک ئەوها وەری دەگرت بەس ئێستا ئەمە جیازمان هەیە جیازەکە تەتەوەڕە ینی ڕۆژ بە ڕۆژ جیاز تەوەرتر دێتن هەموو ئەوە پارەکان دەگریتن ئەو دۆلار بی دینار بیتن هەر دراوەچیە بیتن تەزویرەکان دەگریتن ڕای دەگریتن لێ ناگەری بڕواتن ئەمەش تەماشا دەکەین ئەگەر تەزویر بیتن ڕای دەگرین و بەکابرێت دێنەوە ئەگەرنا لۆی دەدڕینین بەڕاستی ئێستا تقریباً هەفتێک دوو هەفتە پێش ئێستا بەمیان گوتیان ئاگادار بن دۆلار و دیناری تەزویر زۆر هاتنە بازاری ئاگاداری وەرنەگرن بەس ئەلحەمدوللا جیران لەو ماوەی دوو سێ ڕۆژی پێشاندان لە تەلەڤیزیۆنی جیران ئەلحەمدوللا. شارەزایانی ئابووری مێژووی ساختەکردنی دراو بۆ سەرەتای داهێنانی دراو دەگەڕێنەوە و ئاماژە بۆ ئەوەش دەکەن تەکنەلۆژیاکانی وێنەگری و کۆمپیوتەر و چاپکردنی ڕەنگە و ڕەنگ و بوونی ئامێری کەلوپەلی هەرزان بەرهەمهێنانی دراوی ساختە بۆتە کارێکی ئاسان. کامە کاریگەریی خراپ لەسەر متمانە بە دراوی عێراقی دروستەکە هەڵبەتە ئەمەی کە ئەمی شەشەکە پێدەچێ وڵاتانی دەوروبەر یاخود باندەکانی ساختەکاری لەم ڕۆوە دەستیان لەم ئیشەیە هەبێ کە کاریگەری خراپ لەسەر ئاڵوێر و کەمکوونەوەی کڕین و فرۆشتنەکان ئەکا جۆرە نامتمانەیە لە نێوان کڕیار و فرۆشیارە دروستە بێکەوەی کە هەموو پارێکە بە تایبەتی وانین ناو شەدەی پارەکانان کە پێویستە بە ئامێری پشکنین بڕوا کە ئەمە هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە بازاڕەکان شڵەژانێکی ئابووری لێبە پێشبینی ئەکرێ لە کاتی گەماڕۆدان لەسەر ئێرانە ئەم مەحاڵەتە ڕوو لە زیادبوون. ئەوەی مەترسی ساختەکردنەکەی لە هەرێمی کوردستان و عێراقدا زیاد کردووە دراوە ساختەکراوەکان دەگەنە نێو بانکەکانی عێراق کە زۆرترینیشی لە 25,000 دیناری عێراقی و 100 دۆلاری ئەمریکیدا کۆکراوەتەوە. هەندێک جار دراوی نیشتیمانی وڵاتێک لەلایەن وڵاتێکی تر بە مەبەستی تێکدانی ئاسایشی ئابووری ئەو وڵاتە ساختە دەکرێت هەر بۆیە لەسەر ئاستی جیهان وەک تاوانێکی ترسناک مامەڵەی لەگەڵدا دەکرێت و ئەرکی بە گشتدا چوونەوەی بە پۆلیسی نێودەوڵەتی ئینتەرپۆل سپێردراوە.